بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست. حکوومەت و پەرلەمانی عێراق لیژنەی کیاوبەشە بۆ مەسەرەی چارەسەرکردنی بودجەی عێراق پێکێنەوە. بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەرەسەرەوە دەکەین تا چەندەم لیژنەیە دەتوانێت پشکی هەرێم زیاد بکات. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژ بەم پرسە دەین. ئەحمەدی حاجی ڕەشید لەناو پەرلەمانی عێراقدا کۆکی سەخت لە پشکی هەرێم و موچەی فەرمانبەران و پێشمەرگە و شایستە داراییەکانی جووتیاران دەکات. لە دانیشتنی پەرلەمانی عێراق کە تایبەت بوو بە گفتوگۆ لەبارەی کێشەکانی پرۆژەی یاسای بودجەی عێراق، ئەحمەدی حاجی ڕەشید بە کوردی بە خێراتنی وەزیری دارایی عێراقی کرد. بما أن الدستور قد يسمح لي بأن أرحب باللغة الكردية، يا أخوة بخير بيسر تشاومان جنابي دكتور فؤاد. هاي متأكدين سلام. لا بەشێکی دیکەی قسەکانیدا لەناو هۆڵی پەرلەمان ئەحمەدی حاجی ڕەشید بازەوە دەکات لەناو پرۆژەی یاسای بودجەی عێراق پشکی هەرێم بە لە سەدا 12.67 دانراوە، بەڵام ئەو ڕێژەیە لە گۆترە دانراوە و بنەمای زانستی نییە و بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی دانیشتوانی هەرێم لە سەدا 13.92. كان هناك نقاشات خلال 4 سنوات بالنسبة ل 17%. لە ساڵانی ڕابردوو وەزارەتی دارایی ڕاهاتووە کۆمەڵی کێشە دووبارە دەکاتەوە لە کاتێکدا پەرلەمان چارەسەری کردوون. بۆ نمونە پشکی هەرێم جارێک لە سەدا 17 و جارێک لە سەدا 12. لەناو پرۆژەی یاسای بودجەی عێراق پشکێرێم بە لە سەدا 12.67 دانراوە، بەڵام نازانم ئەم ڕێژیان لەکوێ هێناوە. ئەمە بەڵگەنامەیەکی فەرمیە لە بەردەستی مندایە. بەپێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی دانیشتوانی هەرێم لە سەدا 13.92، واتە ڕێژەی لە سەدا 12 و لە سەدا 13 900 ملیار دینار جیاوازی هەیە. فقط زيادة هذه النسبة من 12.67 حوالي 900 مليار دينار سيد الرئيس. هاوکات ئەحمەدی حاجی ڕەشید تیشک دەخاتە سەر موچەی فەرمانبەرانی هەرێم دەڵێت لە ساڵی 2011 7 تریلیۆن بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دانراوە، لە 2016 کەم کراوەتەوە بۆ 5 تریلیۆن و لە 2017 بۆ 2 تریلیۆن. بالنسبة لحصة الموظفين لإقليم كردستان لە یاسای بودجەی عێراق ڕێژەی فەرمانبەرانی هەرێم لە 2011ەوە 682,021 کەسە و زیادی نەکردووە، لە کاتێکدا لە ساڵی 2011 7 تریلیۆن بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم دانراوە، لە 2016 کەم کراوەتەوە بۆ 5 تریلیۆن و لە 2017 بۆ 2 تریلیۆن. في 2016 كان 5 تريليونات، في 2017 كان تريليون. ملاحظتك الدقيقة على هذه الموازنة تفتقر لهذه الأمور؟ نعم. يعني مشروع الموازنة الحالي يفتقر لهذه الأمور؟ بالتأكيد سيد الرئيس، هناك استحقاقات لموظفي إقليم كردستان، وهناك استحقاقات لفلاحي إقليم كردستان، وهناك استحقاقات لپێشمەرگە إقليم كردستان. بە درێژایی ساڵانی ڕابردوو یەکێک لە کێشەکانی پشکی هەرێم کەمی موچە و بودجەی هێزی پێشمەرگە بووە. ئەحمەدی حاجی ڕەشید لەناو هۆڵی پەرلەمان ڕای دەگەێنێت پێشمەرگە 11,000 شەهید و برینداری لە شەڕی داعش داوە، کەچی ئەو بودجەی بۆی دانراوە بەشی موچەی پێشمەرگە ناکات. بۆیە داوا دەکەم پێداچوونەوەی پێدا بکرێت و بودجەی پێویست بۆ پێشمەرگە دابنێت لە ڕووی موچە و دەرماڵە و پڕچەکردن و جلو بەرگەوە. سيد الرئيس مجرد رقم. سەرۆکی پەرلەمان یەک ژمارەت بۆ دەخەمە ڕوو. پێشمەرگە 11,000 شەهید و برینداری لە شەڕی دژی داعش داوە، کەچی ئەو بودجەی بۆی دانراوە بەشی موچەی پێشمەرگە ناکات. بۆیە داوا دەکەم پێداچوونەوەی پێدا بکرێت و بودجەی پێویست بۆ پێشمەرگەدا بنرێت لە ڕووی موچە و دەرماڵە و پڕچەکردن و جلوبەرگ. الدفاعية لا بد أن يراعوا وأن يكونوا بمستوى الأداء والمهام، الراتب والتخصيص والتسليح والتجهيز. پرۆژەی یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2019 لە 24 مانگی ڕابردوو لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ڕەوانەی پەرلەمانی عێراق کرا. بەهۆی ناکۆکیەکانیشەوە تاوەکو ئێستا لەناو هۆڵی پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمیشی بۆ نەکراوە. بەپێی پرۆژەی یاساکە پشکی هەرێم لە سەدا 12.67 کە دەکاتە 9 تریلیۆن و 301 ملیار دینار. لە بەرامبەریشدا هەرێم دەبێت ڕۆژانە 250,000 بەرمیل ڕادستی عێراق بکات.
سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان گەسەرتا لەوە دەست پێ بکەین ئەو کاتێک کە بەڕێز لە ناو پەرلەمان بە زمانی کوردی قسەتان کرد سەرۆکی پەرلەمان مداخلەیەکی هەبوو چی وت سەرۆکی پەرلەمان؟ بەناوی خۆی بەخشندەی مهرەبان سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ بینەرانتان لە هەرکوێن طبعاً ئەو قسەکردن بە کوردی فعلەن ئێمەوە حەقێکی دەستوریە ئەبوایە لە خولی پێشووە دەستمان پێ بکردایە لە خولەکانی پێشووە پەرلەمان ملزەمە بەوەی متەرجم بۆ کوردەکان دابنێت تا بە زمانی خۆیان قسە بکەن چکەوە مادەیەکی دەستوریە و تا ئێستا دانراوە تا ئێستا پەرلەمانتاران هەوڵی ئەو جۆرەیان نەداوە جێگەی ئاماژەیە ئەوە بینەران بخەمەوە کە برای بەڕێزم کە گوشار عەبدوڵڵا لە جەلسەکانی پێشووە داوای ئەوەی کرد کە حەقی خۆمان ئێمە بە کوردی قسە بکەین بۆیە من تەرجەمەی تەڵەبەکەی ئەوم کرد بۆ ئەوەی کە فعلەن خۆم بە کوردی قسە بکەم و شتێکی تەبیعیش بێ بۆی بڵێن کەەوە تەبیعیە طبعاً کە دکتۆر فواد هاتە پەرلەمانەوە هەر لە بیدایەت کە یەکمان بینی بە سوحبەت و باسی لەوە کردوتی من هێشتا لە وەزارەت خۆ بیدایەتمە بۆ ئەوەندە هێرشەکەیتە سەرم هەر لەم سەرەتاوە وتم ئەوە ئەرکی منە کە ڕەخنە بگرم چکە من پەرلەمانتارم و پەرلەمانتاریش ئەبێ ڕەخنە بگرێ و ئەبێ داکۆکی بکات لە قوتی خەڵک جەنابی شت وەزیری و ئەبێ ئەوەی کە بوویتە نوێنەری خەڵکی کوردستان لێرە چ من وەک نوێنەری پەرلەمانی تۆیش وەکو نوێنەرێکی کورد وەکو وەزارەت و پلەی تەنفیزیت هەیە پێویستە لەسەر هەردووکمان کە هەوڵ بدەین بۆ خەڵکی کوردستان تەوان خۆشحاڵ بووم کە دکتۆر فواد ڕێی من نەزانێت لەبارەی دەنگدان و ئەو شتانەوە بەڵام بە ڕۆحێکی ڕاضی و قەزەی وەرگرت و دیار بوو ئەیەوێ کە هاوکار بین و هەماهەنگی یەکتر بین لەناو پەرلەمانە لە کاتی قسەکانیا وتی ئەو بوجەیە ئێمە دامان ناوە حکوومەتی پێشوو دایناوە بە عەرەبی لەو کاتا ڕوویکردە من وتی کاگ ئەحمەد وایە یا ناو قەزیە بۆی من پشتگیری لە قسەکەی بکەم کە چکە من نووسی بووم لەو تارێکا کە ئەو بوجەیە حکوومەتی پێشوو دایناوە بەڵام حکوومەتی تازە تەبەنی کردووە لەبەر کۆمەڵێک ئەسباب بە خاتری ئەوەی کە ڕەدی جەمیل بە جەمیل بکەینەوە چکە ئێمە من خۆم قەناعەتم وایە و کۆمەڵی ئیسلامیش قەناعەتی وایە هەمیشە وەڵام دانەوەی شتی جوان بە جوانترە دەینەوە بۆیە حەزم کرد وەزیرێکی کوردە بە کوردی بەخێراتنی بکەم و دەستوریش ڕێگەی ئەوەم پێدا سەرۆکی پەرلەمان تەبانەوان بە حکمەوەی کوردی نازان کە من وتم بەخێر بێی سەرچاو وتی فەهیمنا هذا سەلام وتی تێگەیشتین ئەمە سەلامتان لە یەک کرد لەبەرەوەی پێویستی بە نەبوو ملاتەفەیەک هەبوو لەو بارەوە چونکە برادێکم لە پاڵ بووتی پێم خۆش بوو وتی وەزیریش هەستەکەم زۆر مرتاحە لە مداخەلەکانی تۆ بۆیە حەقی خۆمانە کە بە کوردی و حتا ئەوەندان پەرلەمانانەی کە عەرەبی نازانن عیب نییە عەرەبی نەزانین یا ئەوانەی کە چنە بەغدا زۆرجار باز لەوە کرێ فڵان ئەندام پەرلەمان عەرەبی نازانێ ئەوەندان پەرلەمانە حەق خۆیەتی بڵێ من بە کوردی قسەکەم و متەرجمم بۆ ئامادەکەن بۆ ئەوەی ملزەم نییە بە زمانی عەرەبی قسە بکە قسەکردنی ئێمە بە عەرەبی بۆ ئەوەی مەسیجەکەمان بەڕوون و ڕاشکاو بگا گینا دەتوانین بە کوردی قسە بکەین بەڵام بە کوردی قسەکردن تا تەرجەمەی بۆ پەیاکەن لەوە چێن تەرجەمە دایمەن ئەو تعبیرانەی کاتەوێ ونیەکە بۆیە ئێمە لە ناچاریە بە زمانی عەرەبی قسەکەین ئەگینا حەقی خۆمانە بە کوردی قسە زۆر باشە لە دانیشتنەکەی دوێنێ کە وەزیری دارایی و پارێزگاری بانکی ناوەندی عێراقیش ئامادە بە دیاری کراوی وەزیری دارایی فواد حوسێن کە کوردیشە یعنی چی وت لەسەر مەسەلەی بودجە ئێمە ئەمانویست کە فواد حوسێن ئەوە ئیعلان کە ئایا ئەوان ئامادەن گۆڕانکاری لە ئەو بودجە بکەن یانە ئەوە مەبەستی سەرەکی پەرلەمان بوو کە ئەو بانگێژنامەی بۆ بەڕێز وەزیری دارایی نردبوو لەوانەیە لای بینەران سیر بێ کە ئەوە ئێمە خلافاتێکی لەوانەیە قوڵمان هەبێ لەگەڵ حیزبەکەی بەڕێز فواد حوسێنە بەڵام چۆن نەتوانین هەماهەنگی بکەین لە مەجالە من ماوەی 2 مانگە بەیاننامەیەکم دەرکردووە کە من ئامادەیم دەربڕیوە بۆ ئەوەی کە لە هەر کوێ داخوازی خەڵکی کوردستان هەبێت لەگەڵ هەر کەس بێ من ئامادەم پشگیری لە داخوازیەکەی بکەم و هەماهەنگی بکەم بۆیە لێرەوەی ئەعلانێکم جارێکی کە ستافی حکوومەتی هەرێمی کوردستان کە هاتوونەتەوێ دانیشتوم لەگەڵیانە هەموو فراکسیۆنە کوردیەکان لە ماوەی سەعات و نیوەکە هەموو کەم و کوڕیەکانی بوجەم بۆ شەڕەکردن لە ماوەی لە ڕوو ئەکادیمیەکەیەوە و لە ڕووە عیلمیەکەیەوە کە ئەوە لە ئەکاونتەکەی خۆما بە تەفسیل باسم کردەوە جێگەی دەستخۆشی بوو کە فراکسیۆنە کوردیەکان تەسەوری ئەویان نەکرد
بەتایبەتی هەندێک خلافاتی سیاسیمان هەیە لەگەڵ هەندێک حزبی سیاسی هەرێمی کوردستان بەتایبەتی پارتی و یەکێتی بەڵام من هەرگیز ئەو خلافاتانە بە هەند وەرناگرم. باشەوە کاری چێکە بەڕێزت ئەم خلافاتانە تەنوەلا ناوە ئامادەن بۆ نمونە هاوکاری وەفدی حکوومەتی هەرێم بکەن لە باغداد، ئامادەن هاوکاری وەزیری دارایی بکەن لەسەر مەسەلەی بودجە، هاوکاری فراکسیۆنە کوردیەکان بکەن. ئەزانی چۆنە کاک حەکیم، من نوێنەری خەڵکی کوردستانم، یعنی نوێنەری خەڵکی کۆمەڵی ئیسلامی نیم بەتەنها. کۆمەڵی ئیسلامی ئەوەندە خاوەنی نوێنەرەکانێتی تا ئەوەی کاندیدێکاڵێ خەڵکینە من ئەم نوێنەرە هەیە ئەیکەم بە نوێنەری هەمومان ئیترە بێتە نوێنەری خەڵکی کوردستان، یعنی بە پارتی بە یەکێتی بە هەموو هێزە سیاسیەکان. بۆیە لێت نەشارمەوە، یعنی لە کاتی بانگەشە هەندێک خەڵک کە ئینتیمای لایەنی سیاسی دیکەی هەبووە دەنگی داوە بە کۆمەڵی ئیسلامی و مباشر دەنگی داوە بە من، پێشمەرگەیەکی زۆر دەنگیان داوە بە ئێمە. بۆیە من ناتوانم خیانەت بکەم لەو دەنگانەی کەوا لایەنی سیاسی بۆ دەنگی داوە بە من، یا بە شێوەیەک لە شێوەکان پشتگیریم لێەکان، چونکە لەوانەیە خەڵکێک بێ دەنگی نەداوێت، بەس هەمیشە ئەڵێ نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی جێگەی سەربەرزین بۆ ئێمە. بۆیە ئێمە ناتوانین خیانەت لەو دەنگانە بکەین کە دەنگیان پێداوین، و ناتوانین لەو ئەمانەتەی کە بە ئێمە هەیە، لەو متمانەی کە بە کادرانی کۆمەڵ یا بە نوێنەرانی کۆمەڵ هەیە، ناتوانین خیانەت بکەین بە حەقەت. بۆیە هەمیشە ئامادەم. بەس بۆ مەسەلەی بودجە هەماهەنگن، بەس بۆ ڕوبەڕوونەوەی گەندەڵیش ئەوە مەسەڵەن گەندەڵێر کەسێ بکات کوردیش بێ ڕوبەڕووی نابێت، ینی ئەوە مەشهورە لە ئێمە کە وەزیری کورد هەبووە گەندەڵی لێ دەرکەوتووە بە ئاشکراوتمان ئێمە دژیەوە سین وەساوین و ئیعلانیشمان کردووە. وەزیرەکە دوای ینی لە لقائێکی تەلەڤیزیۆنا سوپاسی کۆمەڵی ئیسلامی کرد کەوتی زۆر ڕاشکاو بوون لەگەڵمانە. مەسەڵەن ئەو وەفدەی بەڕێز فواد حوسێن کە هاتن بۆ بەغدا لەگەڵ ئێمە دانیشتن بۆەوەی پشتگیریان بکەین بۆ مەسەلەی بوون بەسەر و کۆماری. دوایی یەکێک لە ئەندامانی وەفدەکە من کاک برادێک بوو وتی تەنیا کۆمەڵی ئیسلامی بە ڕوون و ڕاشکاوی قسەیان لەگەڵا کردوین. ئێمە تەبیعەتی کۆمەڵی ئیسلامی تەبیعەتێکە زۆر ڕوون و ڕاشکاوە لە سیاسەتە. لە گەندەڵیا هەر کەس گەندەڵی بکات دژیەوە سینەوە، بەڵام لە مەسئلەی بوجا کە قوتی هەموو خەڵکی عێراقا و قوتی تاکەی خەڵکی هەرێمی کوردستانە، پەیوەندی بە مەسئلەی بوجە پەیوەندی بە بەلایەنی سیاسیوە نییە، پەیوەندی بە هاوڵاتی و بە بژێوی ژیانی خەڵکۆ هەیە. بۆیە ناکرێ حیزبایەتی و سیاست بکەین عرقەلە بۆ ئەوەی نەتوانین هاوکاری یەکتر بکەین. بەعکسۆ من لەگەڵ وەفدی نوێنەری حکوومەتی هەرێم دانیشتم، زۆر بە ڕاشکاوی من ئەو بودجەیەم بەدەست کەوتووە هەر لە نوسخە غەیر ڕەسمیەکەیەوە، هەتاوەکو ئەو ڕۆژەی کە گەیشتووە و دوای نوسخەی فەرمی بۆ من هاتووە دیراسەی وردی ئەوەم کردووە، ئەو تەوەرانەی کە دیاریم کردووە بە وردی هەموویم بۆ وەفدەکەی هەرێمی کوردستان باس کردووە کە ئێوە ئالەم تەوەرانەوە ئەتوانن مفاوەزات بکەن و مفاوەزاتان ئەبەم شێوەیە سەرکەوتووە بێ. و بۆ معلوماتیش ئەو وەفدەی کە هاتبوون کە دوای سەیری ئینتیماعەکانیم کرد یەک حیزبی معەیەن بوون، بەڵام ئەوە نابێتە عرقەلە بۆ من کە چونکە ڕاستە من خلافی سیاسیم هەیە لەگەڵ حیزبەکان، بەس خلافی هاوغەمیم نییە لەگەڵ چ غەمی من بێت، چ غەمی یەکێتیەک بێت، چ غەمی پارتیەک بێت، چ غەمی گۆڕانێک بێت، چ غەمی نەوەی نوێ بێت، چ غەمی هاوپەیمانی بێت، چ غەمی یەکگرتوویەک بێت، مادەم لە خەم خواردن و مشور خواردنە هەمان مشور خواردنمان هەیە بۆی گوێ نادەمە باکگراوندی سیاسی. ئەگەر بینی سەر وەزیری دارایی لەناو پەرلەمان بە دیاریکراوی دوێنێ بەڵێنیدا پەرلەمانتاران کە پێداچوونەوە بکەن بە پرۆژه یاسای بودجە کە ناکۆکی لەسرە؟ بەتاکید دەوتی ئێمە قەناعەتمان هەیە و بۆ ئەوە هاتوین کە ڕێ بکەوین لەسەر ئەوەی چۆن بتوانین گۆڕانکاری بکەین، یعنی مەبادی تەغییر. بۆیە من ئەو تەرحانم کردوتم مەبادی تەغییر لای ئێمە وەکو کورد ئەمانەیە کە ئێمە ئەو نیسبەیەمان قبول نییە. ساڵی پاریش قبولمان نەبوو لامان برد، 3 ساڵی 2015 و 16 و 17 هێشتمانەوە، بەڵام لە 2010 کە گۆڕیان بە 12.67 ئەسڵ نیسبەکەمان لابردمان قبولمان نییە و دوایش نەچوینە هۆڵی پەرلەمان و بەشداریمان نەکرد لە پرۆژە یاساکە. لەم ساڵە ئەمانەوە بەشداری بکەین لە پرۆژە یاساکە. بۆیە داوای ڕێژەی حەقیقیمان کردووە، ئەو ڕێژەی کەوا پشتی منەکە بە 12.92 هەمان ڕێژەیش بۆ ئەو دیاریەکە. جا ئەو چەندێکە ڕێژەکەی تەبەنەوانش گلەیان هەیە، محافەزاتی سونە گلەیان هەیە، بەسرە گلەیی هەیە. بۆیە ئێمە مەبدەئیەن لەگەڵ وەزیرە و ڕۆژی یەکشەمە و دووشەمە کۆبنەوە هەیە، هەر وەزیری دارایی لەگەڵ ستافەکەیە لەگەڵ لیژنەی مالی ئەم جارە ڕێیەکەوین لەسەر ئالیەتی گۆڕانکاری لە پرۆژە یاساکە. بە دیاریکراوی بۆی لای بینەران ڕوون بێنی لیژنەکەی حکوومەت کە لە حکوومەت پێکاتەوە بۆ دەستکاری بودجە
لە کێ پێکدێ لیژنەکەی پەرلەمان ینی دەسەڵاتی ئەم لیژنێش چی دێ بە دیاری کراوی خۆی سەلاحیەتی پەرلەمان ئەوەیە کە ناتوانێت گۆڕانکاری لە بوجا بکە ئیلا لە دوو سێکتەرانە بێ کەمکردنەوەی بڕی خەرجیەکان لەگەڵ مناقەلەیانی گوێزانەوەی بڕێک پارە بۆ سێکتەرێکی تر وەزارەتی بۆ وەزارەتێکی بابێ بۆ بابێکی تر وەکو پەرلەمان ناتوانێت زیاد بکەن هیچ دینارێک ناتوانێت زیاد پەرلەمانتە لە یەک حاڵەتە ئەتوانێت کە حکوومەت ڕازی بێ اینجا ئێمە پێویستمان بەوە هەبوو وەزارەتی دارایی تەخویلی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی وەزیرانیان پێ بێ بۆ ئەوە گۆڕانکاریە بکەین وەزیری داراییمان بۆ ئەوە بوو ئەوەی ئەعلان کار لەناو پەرلەمانە کە ئێمە ئامادەین ئەو گۆڕانکاریە بکەین تەمەن گۆڕانکاریەکان چۆنەکەن ئێمە تاوەکو بەڕێز عادل عەبدولمەهدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاتێک ئیتفاقکەین لەسەر گۆڕانکاریەکان کە دێتە لیژنەی مالی و ئیتفاقکەین لەسەر گۆڕانکاریەکان ئەبێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە کتابی ڕەسمی ئەو گۆڕانکاریانە بنێرێتەوە بۆ پەرلەمان بێتە پرۆژە یاساکە یعنی بێتە ناو گۆڕانکاری پرۆژە یاساکە ئەم جارەکانی خوێندنەوەی یەکەمی بۆکەین ئەگینا تا ئەو کاتێ ئەوە نەکەن ئێمە سەلاحیەتەوەمان هەیە کە پرۆژە یاساکە بگەڕینەوە بۆ حکوومەت بۆ نەمانگەڕایەوە بۆ حکوومەت یعنی ئەگەر ئەو پرسیارە بکەین بۆ نەمانگەڕایەوە بۆ حکوومەت تەمان دوو قەزەی تا بوو بەشێکی ئێمە لە خەمخۆریمان بۆ ئەسڵی قەزیەکە گەڕانەوەی و پرۆژە یاسای لە ئێستادا واتە ئەبێ فەسڵی تەشریعی ئایندە چونکە ئێمە ئەگەر لە 1/12 پرۆژە یاساکە مناقەشە نەکەین ئیترە چینە عوتڵەی تەشریعیەوە بۆمان هەیە دوومان عوتڵەی تەشریعیمان هەبێ و داوام نەکەین ئێگە دوومان عوتڵەی تەشریعی بێ کەواتەکەوێتە مانگی 1 و 2 تا مانگی 1 و 2 حکوومەت ئەیهێنێتەوە 3 مانگ لە بەردەستی پەرلەمانە بێ و دوای 3 مانگەکە 2 مانگ تا تەعلیماتی بۆ دەرەکە ینی 6 مانگی تر دەخایەنێ 6 مانگی تر واتە مانگی 5 و مانگی 6 بوجە بۆ مانگی 6 ناشێ بە کەڵک نایە بۆیە ئێمە حرسمان لەسەرەوە بۆ ئەم پرۆژە یاسایە نەگەڕێتەوە بۆ پەرلەمان بە تایبەتی من ڕێی وا بوو کە نەگەڕێتەوە چونکە زۆرێک لە برادران وتیان ئەم پرۆژە یاسایە بگەڕێتەوە من وتم گەڕانەوەی لە بەرژەوەندی ئێمە نییە بە مەرجێ حکوومەت ئامادە بێ گۆڕانکاری بکە و فعلا دوای حکوومەت ئامادە بە گۆڕانکاری بکە خاڵی دووەمیان گەڕانەوەی ئەم پرۆژە یاسایە بۆ حکوومەت عادل عەبدولمەهدی ئەخاتە بەر ئیحراجیەکی گەورە کە ئەو نیسبەی دانراوە بۆ کورد 12.67 عادل عەبدولمەهدی بێ ئیقراری لەسەر بکە کە ئیقراری لەسەر بکە لەگەڵ کوردات بینیان تێکە چێکەوت ئەو ئیتفاقی کراوە کە کورد شەریکی حەقیقی بێ ئەو ئیتفاقە تێکەچێت جگەلەوەی وەزیری داراییش کە سەر بە یەکێکە لە هێزە سیاسیە کوردیەکە ئەویش تووشیەوەی حراجیە بێ کە لە یەکەم دەست بەکاربوونیە ڕێژەی کورد ئەبێت تەسبیت بکا کە 12.67 چکە لەناو ئەنجومەنی وەزیرانە ئەو تەنها دوو وەزیرمان هەیە تا ئێستا کورد بن کەمینەیەک ناتوانێت ڕێی خۆی فەرزکە و ئەبێ تەلویح بکا بەوەی ئیستیقالەیەکە جارێ منافەسەیە لەسەرەوەی کام لەو دوو هێزە سیاسیە وەزیری زۆریان بێت چکە ئەکەونە بەرەوەی حراجیە بۆیە لە ئێستادا معالەجەکردنی لەناو پەرلەمانە پێش خوێندنەوەی یەکەم ئاسانترە بەرز بۆچی پێدوا بوو نەگەڕێتەوە باشترە ناو پەرلەمان چارەسەری چونکە بگەڕێتەوە نایەتەوە بەو حاڵە نایەتەوە ئەو ڕێژەش سابتەکەن ئێستا حکوومەت ئامادەیە و وەزیر ئامادەیە جۆرێک لە گۆڕانکاری بکەن جاگەر گۆڕانکاریەکە بە دڵمان بوو ئەوە بەردەوامە بین لە پرۆژەکە خەڵک پێوەیە کە لە ناو ئەنجومەنی وەزیرا ڕەنگە گۆڕانکاری بەنسبەت کردەوە باشتر بێ نەوەکو لە ناو پەرلەمان خۆ دەزانین لەو پەرلەمانیش کورتتر کەمیە لەو ئێمە لە پەرلەمان لە سا تقریبا 18 زیاترین و ئەیشتوانین فشارەکانی خۆمان بەکاربێن چونکە ئێستا حکوومەتیشمان لەگەڵایە ئێستا حکوومەتیشمان هەر پەرلەمانتار نین حکوومەتیشمان لەگەڵایە بێژگە حکوومەت وەزارەتی دارایی هەرێم هاتووەتە سەرخەت مەسەڵەن وەزارەتی دارایی هەرێم ئێمە ڕۆژی چوارشەمە کۆبوونەوەیەکمان کرد سەرۆکی فراکسیۆنەکان فراکسیۆنە کوردیەکان لە لای جێگری سەرۆکی پەرلەمان بەڕێز ماوسا بەشیر باس لە بوجە کرا تەبەن لەوێش بە حکمی ئەزمموی پێشوو من زیاتر لە مەجای بوجە ئیسشارەکان زۆرتر بەم نەکرێ وتی جەنابەت ڕئیس وتم من تاوەکو حکوومەتی هەرێم وەفدێک نەنێرێ من نەزانم حکوومەتی هەرێم ئامادەیە یاخود تا چەند ئامادەیە ئیلتیزاماتی ناو پرۆژە یاساکە جێبەجێەکە من ناسمە بابەتێکۆ کە لام ڕوونە نەتایجەکانی بۆیە داوامان کردوتمانە بێ بە زووترین کات وەفدێکی وەزارەتی دارایی بێت بۆ بەغدا لەگەڵ وەفدە دارایەکە بێ وەفدی سیاسیش دەست پێ بکات ئێستا ضرورە هێزە سیاسیە کوردیەکان چۆن بۆ پۆستەکانیان بۆ شەڕکردن لەسەر پۆستەکانیان وەفدی سیاسی چۆنێنی جگە لە وەفدی وەزارەتی دارە وەفدی حیزبەکانی بەڵێ وەفدی ئەو دوولایەنەی مەسەڵەن یەکێتی و پارتی بە تایبەتی بۆ پۆستی سەرۆکۆمار بە درێژایی 1 مانگ
مەکتەب سیاسی ئەو دوانە لەوێ بوون. باش بەس گرنگی چییە کە لە کاتێک کە پرۆژەکە لە ناو پەرلەمان لە بەردەستی ودا بۆچی گرنگە وەفدێکی سیاسی وەفدی سیاسی کە دێت لەگەڵ حیزبەکانە باسی ئەوە بکات کە ئەوە با بڵێن نقطەی فەصلە لە بینی ئێمە و ئێوە چونکە ئەگەر ئەو ڕێژەیە بەو شێوەیە سابت بێ فەرمانبەرانمان بەو شێوەیە کەم بێ پشکی پێشمەرگە بەو بابەتە بێ ئەوانە بێت ئەوە ئێمە چاوەڕێ مەکەن مشارەکەیەکی حەقیقیمان هەبێ بەڵام ئەگەر وەفدە سیاسیەکە بێت چونکە ئەو وەفدەی وەزارەتی دارایی لە ڕاستیە کات و سەلاحەتی ئەوەی پێ نییە کە بڵێ من ئامادەم ئەو بڕەنەوتە تەسلیم کەم بەڵام وەفدە سیاسیەکان تەمان هەمومان نەزانین پرۆسەی نەود یا سێکتەری نەود لەدەست ئەو دوو هێزە سیاسیە بەتایبەتی لە دەست پارتی دیموکراتی کوردستانایە بۆیە بێ سەرۆکی حکوومەتی کاربەڕێکە لە ئێستادا خۆی بێتە سەرخەت و بڵێ بەڵێ ئێمە ئامادەین ئەو نەوتە ڕادەستی حکوومەتی ئێستا بە فەرمینیانوتە نەخێر تا ئێستا بە فەرمینیانتووە بۆیە چاوەڕێ ئەوەکەین کە وەفدی سیاسی ئەوان بێت لەگەڵ هێزە سیاسی شیعەکانە جاگەر وەفدی سیاسی مەسەن لایەنەکانی دیکە ئەوانەی کە پەرلەمانتاریان لەوێ هەیە ئەوانش ضرورە بێن لەوێ قسە لەگەڵ هێزە سیاسیەکان خۆشتان لۆبیتەن کردو وەکو پەرلەمانتارن بۆ نمونە لەگەڵ شیعەکانە تایبەت باسی بەسڕە دەکرێت کە نیگەرانی هەیە لەگەڵ سوننەکانە کە باز دەکرێت بودجەی پێویست بۆ ناوچە ئازادکراوەکانی ژێردەستی داعش تەرخان نەکراوێنی ئەوە هەیە قسەکردن هەیە ئێوە لەگەڵەوە من دەورەی پێشویش خولی پێشویش ئەو قەزیانە مەسەن مەسەلەی لابردنی ئەو ڕێژەیە بە ئیتفاق بوو یعنی وتم ئێمە ناین ناوهۆڵی پەرلەمان دوایی کە گەیشتینە ئیتفاق وتیان بەڵێ ڕێژەکە لابین هەرمەژیێنە ناو پەرلەمان بۆ ئێحراز نەبن بە بابەتەکە و بڕێکیش گۆڕانکاریان کرد مەسەن ئێمە دەنگمان نەدا بە پرۆژه یاسای بووجە و پشتی هەڵەبجەشمان لەو کاتا هۆڵێکمان بۆ هەڵەبجە تەرخان کردبوو خولی پێشوە لە ئێستاژە بەنیازین ینی جگە لە هەڵەبجە شوێنی کە دیاری بکەین بە هەماهەنگی تاوان لەگەڵ هاوڕێکانمان لە لیژنەی مالی ئەو پێنج برا بەڕێزە باسمان لەوە کرد کە هەر فەسڵی موازنەیەک و شارێک لە شارەکان شتێکی ڕەمزی بۆ دیار بکەین بۆ ئەوەی جۆرێک لە ئینتیمابوون دروست ببێ یانە هەست بکەین کە ئەوەی لە عێراق ڕوئەدا ئێمە مەحروم نین لێی شارەکانمان مەحروم نییە لێی ئەوە بەشێکە لە بابەتەکە بۆیە قەزیەی هێزە سیاسیەکان و هاتنیان بۆ بەغدا کاریگەری زۆر باشە بەس ئەوکو لیژنەکە و لیژنەی کە پێک هاتووە لە حکوومەت لەکێ پێک دێوە بەڕێز فواد حوسێنە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری داراییە بۆ کاروباری دارایی هەرچەندە مستەلەحە لە ناو دەستوران نییەوە لە ناو لایحەشان نییە بەڵام ئەو مستەلەحیان بەکارهێنا بۆیە حەزەکە من مستەلەحەکە و خۆی بەکاربێنم مدیر وەکیلی وەزیری دارایی کە بەڕێز ئێستا هەیە وەکیل وەزیری دارایی بەڵێ ماهر وەکیلی وەزیری داراییە کە ئێمە کاتخۆی ئیتفاقەکەمان لەگەڵ ئەو کرد بکە و پشکەی بۆ هەڵەبجەدانە وەفای هەبوو بۆ قەزێکە وەکیلی وەزیری پلان دانانی تیابوو و دوو وەکیل دوو مدیر عامی دوو وەزارەتی دیکە سەحە و کارەباشی تیابوو ئەمانە هەمویان ئامادە بوون کە گۆڕانکاری بکەن بەدەستە جەمعی وەزارەتی نەوتی شتیان خۆی لە لیژنەکە وەزارەتی نەوتیش ئەبێ بێتە ناو قەزیەکەوە چونکە ئەوان ئەکرێ هەماهەنگی بکەن ڕۆژی یەکشەممە کە دێن لیژنەکەی لیژنەی پەرلەمان هەموو هێزە سیاسیەکانی تایە و 5 کوردیشی تایە پەرلەمان بەڵێ ینی بەس ئەندامانی لیژنەی دارایی تەنها ئەندامانی لیژنەی دارایی بە سەرپەرشتی بەڕێز محەممەد حەلبوسی سەرۆکی دارایی ئێستا تشکیل کراوە بە تەواوەتی کوردی تەیە ئێستا 19 پەرلەمانتاری تایە لیژنەی دارایی و 5 کوردی تایە برای بەڕێزم دکتۆر ئەحمەد سەفاری تایە سەر لە پشکی پارتی دیموکراتی کوردستانە برای بەڕێز کاک خۆشیار عەبدوڵڵا لە پشکی بزوتنەوەی گۆڕانە کاک مامۆستا شیروان میرزا قادر لە پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێز دکتۆر جەمال کۆچە لە پشتی یەکگرتووی ئیسلامیە و منیشی تیام کە نوێنەری خەڵکی کوردستان باش سپاس دەکەم سەبارەت بە مەسەلەی ئەو مەسەلەن دانراوە مەسەلەن ئەو پشکەیە کە بەڕێز لە ناو پەرلەمانی ژوودت پشکی هەرێم زانستی نیە و لە سەدا 12.67 لەسەر چ بنەمایەک پێ دوایە پشکەدانراوە بۆ بەڕێزت پێ دوایە ئەمە زانستی نییە من تەبیعەتێکم وایە حەز ناکەم نەموزایەدە بکەم وەنە لە خۆم و کۆمەڵە قەزیە بەکاربێنم کە بەرامبەرەکەم نەتوانێت یا بەرامبەرەکەم قەنەعەت نەکا بە قسەکان من ساڵی پاریژ ئەو محاولەیەم کرد کە بتوانم لە وەزارەتی پلاندانان و لە وەزارەتی بازرگانی و لە وەزارەتی دارایی پشتی کورد وەربگرم بە فەرمی
ساڵی پار جوابی کتابەکان نەدامەوە لەبەرەوەی لە کاتی موازنە کتابەکەم کردبوو ئەم ساڵ پێشەوەی موازنە بێ من لە 11 یەشتا حکوومەت تشکیل نەکرابوو هەر کە چوومەوە بەغدا و سوێندم خوارد ڕاستەوە خۆ کتابێکم بۆ وەزارەتی پلاندانان کرد کە ئەمەوێ دانیشتوانی هەموو پارێزگاکانم بۆ بنێرن بە دەستخۆشیەوە تەبەن وەزیری پلاندانانی ئەو کاتە سەلمان جومەیلی لە خلال یەک هەفتە وەڵامی کتابەکەیان دامەوە و بۆ ئەوەش هەوڵی جدیم دابوو ینی ڕاستەوە خۆ تەلەفۆنم لەگەڵ مدیر عامی جیازی ئەحسایی کردبوو لەگەڵ سکرتێری وەزیر کردبوو لەگەڵ هەمویان کردبووە پێش ئەوەی کەین بێ کتابی شکرم بۆ ناردوون کاوە هەمانگی بۆیە نسخەیەکی فەرمیان بە واژووی سەرۆکی ڕئیس وەزیری پلاندانانەوە بۆ ناردبووم بێجگەلەوەی ئیحسایاتی کۆنم هەبوو هی وەزارەتی پلاندانان و ئیحسایاتی کۆنم هەبوو هی وەزارەتی بەشە خۆراک لە وەزارەتی دارایی هەموو ئەمانەم هەڵگرتبوو بۆ ئەو کاتە تەبەن ئەوەی دیکەش ساڵی پار مەسەلەی گەرمی جوتیارانم هەموو وەسایەکان وەرگرتووە ئەمەوێ لەگەڵ هاوڕێکانمان ئیش لەسەر پشکی جوتیارانیش بکەین کە باسم کرد بۆیە ئەو ئیحسایی کە وەرم گرتبوو هەم بۆ کەناڵە عێراقیەکان بەکارم هێنا کە ئەوەی لە بەرامبەر پەرلەمانە ئاکرێت لە بەرامبەر خەڵکی کوردستانە بێئینسافیە ئەوە وەسیقەیەکی ڕسمیە هی وەزارەتی پلاندانانە تەمەنەمە چیەکە واکان لە پەرلەمانتاران ئیتر توانای ئەویان نەبێ مناقەشە لە بەرامبەر ئێمە بکەن و تەسلیمە بن بە ئەمری واقع خاڵی دوو ئەو نوسخەیەم ڕادەستی نوێنەری حکوومەتی هەرێم لە حکوومەتی اتحادی کردووە بەڕێز دکتۆر خەیرۆڵا وتی ئەمە گرنگترین وەسیقەیە تا ئێستا لە بەردەستی ئێمە بێ تەسلیمی وەفدەکەی هەرێمی کوردستانم کردووە تاکەیان بەڕێز رابەر سدیق سەرۆکایەتی وەفدەکەیە کرد و ڕادەستی هەموو ئەندام پەرلەمانەکانی کوردم کردووە دوێنێش لە ناو پەرلەمانە بۆ هەموو پەرلەمانتارانی ئەعلانم کردووە و ڕوبەڕوو بە وەزیری داراییم وتۆ بۆی وەزیری دارایی ئەم قسانی منە بێتە سەنەد بۆ ئەو کە بڵێ فعلەن ئەمە وەسیقەیەکی ڕسمی و وەزارەتی پلاندان بە پێو ئامارەی کە لای منە 13.927 واتە تقریبا ئەکاتە لە 114 ئەو تەنها چەند پوینتە مەسەرەن لە 12.67 تا 13.92 یا 14 نزیکەی پوینت و نیوێک زیاترە هەر بەم بڕگەیە 900 ملیار دینار زیادەکەین ئێمە پێش لە 12 پشکیێریم چەندە 9 تریلیۆن و 301 ملیارەکە ئێستا ئەکاتە 10 تریلیۆن و 201 ملیار باشە بەزەگەر ئەمە نەکەن بۆ نمونە کە بەرز ئەو بەڵگەنامە ئەمە نەکەنی ترکەوتووە بۆ نوێتوان چی بکەن لە ڕووی یاسا ئەوە ئەبێ پەرلەمانتارەکان هەڵوێسمان هەبێ ئەبێ ئەو حیزبانەی کە نوێنەریان هەیە لە ئەنجومەنی وەزیران چکاوە بە ئێمە ناکرێ بێ وەزیر بیگۆڕێ بەڕاستی ئێمە تەنها ئەوەیە ئەتوانین دەنگ نەدەین بە پرۆژە یاساکە هەرچی اعتراض لە ناو پەرلەمان نابیکەین بەڵام لە ڕاستیە من هەوڵی خۆمم داوە بۆ فراکسیۆنە کوردیەکان هەوڵی خۆیانیان داوە ئێستا با بڵێن مبادرەکە بێ وەزیری دارایی بیکە و ستافی دەستەڵاتێکی توانای گۆڕانکاری هەیە چونکەڵێ ئەو نیسبەیەداتا ناو هیچ بنەمایەکی علمی نییە ئەو وەسیقەی ڕسمی ڕاستە وەسیقەکە بە ناوی منەوە هاتووە چکە وەسیقە کە هاتوۆتەوە بۆ پەرلەمان ئەڵێ ئاراستە کراوە بۆ مەکتەبی ئەحمەدی حاجی ڕەشید لە پەرلەمانی عێراق بەڵام وەسیقەیەکی ڕسمی و وەزیری پلاندانان و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە هیچ شێوەیە کەس ناتوانین نکولی بکات لە وەسیقەیە ئەمە خاڵی یەکەممان بوو کە توانیمان قەزیەی ترمان هەیە بۆ نمونە قەرزەکانی کە تەخسیس کراون بۆ هەرێم 4 تریلیۆن دینار دانراوە هێن بکرێت قەرز بە عێراق بکرێتە ئیستیسمار بەڵام ئەم ئیستیسمارانە بە قەرز دەکرێن مەسەن پارە لە وڵاتان وەرەگرن ئەو پرۆژانە جێبەجێکرێن 102 ملیار دانراوە بۆ ئێمە بەڵام لە کاتێکا کە دەیت هەر بە تەوزیعی ئەەکەی ئەگەر بە 12.67 بێ 400 ملیارمان بەرەکەوی ئەگەر بە 14 بێ لە 14 بێ نزیکەی 550 ملیار دینارمان بەرەکەوی ئەو قەرزە یعنی دوو قات زیاد دەکات یعنی نزیکەی 400 ملیاری دیکە زیاکەین کە ئەڕواتە 10 تریلیۆن و نیو ئەگەر فەرمانبەرانمان بە علمی مامەڵە لەگەڵ بکەین چکە من ئیحساییەکی دقیقم کردووە و کاتی خۆشی لەگەڵ عەبادیە بەڕێز عەبادیە مناقەشەیەکی زۆر دقیقم لەگەڵی هەبوو
ووتم من هیچم ناوێ لێەوە بە لیژنەی مالی وتم ڕێژە ئەوانە لابن بەڵام پشکی فەرمانبەرانی هەرێم کە 682,000 کەسن بەس بە پلەی وەزیفی ئەوەم بۆ دانێن کە بە وەفدەکەی هەرێمم وت فعلا زۆر قەناعەتیان کردوتیانەوە بابێکی زۆر گەورەیە کە ئێمە ئەگەر ئەوە بکەینەوە ئەومان بۆ میەسەر بێ پشتی هەرێم زۆر لەوە زیاتر. دواتر قسە لەسەر دەکەین دەکرێت ژمارەی فەرمانبەرانی هەرێم زیاد کرد لەگەڵ پشکی جوتیارانیش وە پێشمەرگەش بەڵام دوای ناوبڕێک بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیا بوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی دەسڵاتان لەبێت بینەرانی بەڕێز ماوەسە پێش ناوبڕەکە باسی ژمارەی فەرمانبەرانی هەرێمت کرد لەناو پەرلەمانیش مداخلت کرد باس لەوەک دەگەر هەڵنەم لە 2011ەوە ژمارەی فەرمانبەرانی هەرێم نەگۆڕاوە تا ئێستا یان هەر هەمان شتە دانراوەتەوە. خۆی ئەبێ بە ئینساف بێن حکوومەتی هەرێم تا ئێستا هیچ داتا بەیاناتێکی نەداوە لە 2011ەوە بە حکوومەتی اتحادی بۆیە ئەو ڕێژە هەروەک خۆی ماوەتەوە. بۆ معلوماتی بەڕێزیش ئەو ڕێژەی کە دراوە 6/2021 کەس تا ئێستا و ڕێژەی بە بەردەوامی ڕۆ حتا مدیر عام دەرەجە ئەلفی تایە 7 مدیر عام دەرەجە ئەلفی تایەکەوە ئەوەندە 7 وەکیل وەزیرمان هەبووە لە هەرێمی کوردستان. لەو کاتەی ئەو بەیاننامەیان داوە ئەو بەیاناتیان داوە بە عێراق من موازنەی 2011 حکوومەتی هەرێمم سیر کردووە هەرێم خۆی 48 مدیر عام دەرەجە ئەلفی هەیە واتە 48 وەکیل وەزیری هەبوو لەو کاتە حتا لەوێ 28 وەکیل وەزیر زیادەی نووزیوە و عێراقیش بەو شێوەیە لێ وەرگرتو. طبعا یەکێک بوو لەو منفەزانەی کە من دەکرێت زیادی بکەین کە بەڕێز دەڵێ مەسەلەن 2011 6/2000 تا ئێستا هیچ زیاد نەکراوە کە ئەوە مەسەن یەکێکە بێت لە وجهی تەفاوت کە بڵێن ئێمە لە 2011ەوە چەند نیسبە زیاد کراوە بۆ عێراق تەوزیفات ئەبێ بزانین لە 2011 چەند فەرمانبەر هەبووە لە عێراقا بە چ ڕێژەیەک زیادی کردووە ڕێژەی ئەوەندەمان ئەوێ بڕاتە سەر ئەو 6/2000 بەس ئەم تەفاوزە ئايات ئێمە سەرکەوتووە بین تایە یاخودنا ئەوە پێویستی بە جوودێکی زۆر بەس وەکو موچە تەبان وەکو موچە من پارێش قسەم لەسەر ئەوە کردووە ئەم ساڵیش بە وەفدەکەی حکوومەتی هەرێمە وتووە ئێمە ئەو پلەبەندیانە لە پلەیە کۆتایەتی هەتا پلەدە بێجگەلەوە دوو پلەی تری تایە چونکە حەقلی جەدوەلی قیوەی عاملە ینی موظف یەکێک لەم پلانەی هەیە وەکیلی وەزیر مديري عام مدير عامي أقدم إنجا أروى بلا يك بلا دو بلا سيتا بلا دا هل يكا موشي كتابته بون منوتم ورن حفتا مدير عام درجة ألفي تاياما بزان مدير عامك بمعدل شني هي كوي كانوا بزان لصالك عشانك هكذا تاوسر أما إنصاف نية إيوا الرقم يكي نەگۆڕە بەڵام پارەی گۆڕاوی بۆ دانێن بۆ نمونە لە 2011 بە ڕعایە ئیجتیماعیەوە نزیکەی 7 تریلیۆنی هەبووە لە 2016
ئەمە گەیشتووەتە 5 تریلیۆن لە بری زیادکردن لە بری زیادکردن کەمی کردووە لە کاتێکا علاوە و تەرفیعوانە هەمووی زیاد دەکات یعنی خۆی کە مناقەشەکەی لەگەڵ بەرامبەرەکەتە یعنی ببی خەیتە مەوقعی ئەوەی بڵێ مەسەرەن ئەم مۆزەفانە عەدەدەکان چەنەیانە خەبی لیژنەیەکمان بنێ با لیژنەیەک لە وەزارەتی مالیە حسابی موچەی ئەمانەمان بۆ بکە خاڵ یەکەم خاڵی دووەم موچەی ئەمانە علاوە تەرفیعیان زیادەکە یا کەمەکە بە تاکید هەموو کەس دەڵێ علاوە تەرفیع زیادەکە کەواتە ئەو زیایشمان بۆ حسێب بکەن لە 2011 خاڵی سێهەم موچەخۆر لە 2011 عێراق زیادی کردووە نیسبەی فەرمانبەرانی ئەو نیسبەیشمان بۆ بخەنە سەری یعنی کە تەفاوزەکەی یەکێک لە ڕۆجەر فیشەر کە باسی تەفاوزەکە ئەڵێ تەفاوز بریتە نییە لەوەی کە تەنها بەرژەوەندی تۆ جێبەجێ بێ بریتە لەوەی بەرژەوەندی هەردوو لا جێبەجێ بێ ینی بە حوجەی منطقی کاتێک کە خیاراتە دەیتە بەرامبەرەکە یەکێک لە یەکەم خوتوەی تەفاوز کە ڕۆجەر فیشەر باسیەکە ئەڵێ بریتە لە خیارات ئەوەی مەسن چەند خیارەکە خەیتە بەردەسی خیارات ئێمە ئەو مۆزەفی نەمان ئەوە عەدەدەکەیەتی ئەوەش ئالێتەکەیەتی یعنی بە قانون بۆمان چاکەن خۆ داواشتی خلاف ناکەین بە قانون مدیر وەکیل وەزیرێک چەندی هەیە لایەوە ئێمە 70 دانە لەناو موازنەکەیەوە ئیقراری لەسەر کراوە یعنی ئەوان ناتوان بڵێنەوە ئەوە مۆزەفتان نییە چونکە قانونی موازنە لە 2011 ئەو ڕقەمەی تایە ئەوەش قانونە بووەتە ڕقەم سابتە ئەگەر گومانتان هەیە فەرمەوە هەرێمی کوردستان وەرن تەدقیقی کرد کێمە لەوە زیاترمان هەیە بە پێی موچەخۆری موچەخۆر بەڵام ئایا ئەوەندە فەرمانبەرمان هەیە یانە ئەوە گرفتێکە ئەکرێ حەلی بکەین ئەگەر ئەمە خیاری یەکەم بێ خیاری دووەم عادەتەن ئەبێ ئەم ڕێژەیە زیاد کا ساڵانە چونکە لە کەیە تاعینات نەماوە لە 2016 تاعینات نەماوە یعنی لە 2011 تا 2016 چەندێک تاعینات بۆ عێراق دروست بووە ئێمە استحقاقی ئەوەمان هەیە تا 18 لە ساحەبەمان هەبووە ناتوان نکولی لەوە بکەن ڕێژەکە گەر بە پێیەوە بدێ بکرێتە بۆ مەسەن ئەمە خیاری تەفاوزیە خاڵی سێهەم علاوە تەرفیع ئەمانە چەند زیادی کردووە بۆیە کاتێک 7 تریلیۆن بۆ کراوە بە 5 کراوە بە 3 کراوە بە 2 تریلیۆن و 700 ملیارد منطق نییە نفسی ژمارە لە چەند ساڵێکا تۆ وردە ڕێژەکەی کەمدانێ بەس ئەم ڕێژەمان بۆ بگەڕێنەوە بە شوێنی خۆی ئێمە پێویستمان بۆ نابێت لە ساحەبە ئەوانە باس بکەیت ڕێک ڕێژەکەمان نەگاتە لە ساحەوە چونکە ڕێژەی ئەم قەزیەم بۆ چییە من تەمان ئەمە لەوانەیە جیهاتی بەرامبەری من کە تەفاوزەکەیان لەگەڵاکەم بەمە نەزان ئێمە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە چاو فەرمانبەرانی عێراقا لە سا 23 لە ساحەڤە نین ینی زیاترە زۆر زیاترەوە بۆیە ئەگەر ئێمە ڕێژەی فەرمانبەرانمان وەکو موەزەف بگەێنینەوە واتە لە سا 23 موچەخۆری عێراق بۆ خۆمان دابینەکەین ئەنجا دوایی پشتەکانی دیکە مەسەن لەوانەیە لە سلاح و خەدەمات و باقیەکەی ترە لە سا حەڤە کەمترمان بنێ ئەو دوایی ئەحسایە حەقیقیەکەیەنن لە سا 4 کە ئەماندنێ ئێمە پشکی هەرێمی کوردستان بە تەواوی معنا بەزەمە کێ ئەوێ ئەمە وەفدی سیاسی ئەوێ وەفدی فەنی ئەوێ حکوومەت وەزیرە کوردەکانی ئەوێ پەرلەمانتارانی ئەوێ پشگیری ئەم یەکتەوجیهیە بکەن زۆر باش ئەی لەسەر مەسەلەی پێشمەرگە کە بەڕێز لە ناوهۆڵی پەرلەمان باسلەوە کە زیاتر لە 11,000 شەهید و بریندار هەیە بەڵام ئەنیژمە وەکو ژمارە موچەیکەدان بڵێنەوە بودجەیکەدانەوە بەشی موچەی پێشمەرگەش ناکە یعنی دەکرێت چۆن دەتوانن دەواازەیەک بۆ مەسەلەی مافەکانی پێشمەرگە مەسەلەن بدۆزنەوە من تەبەن زۆر جار باس لەوە کرێ پێشمەرگەی حیزبیە پێشمەرگەی دوو هێزی سیاسیە پێشمەرگە بێ بکرێتە کاتی خۆش بەشێک خۆپیشاندانیشان کرد مەسەن خۆپیشاندانیان کرد لە دژی ئێمە پێکێناوە بۆ ڕوبەڕووبوونەوە من خوازیار بووم ئەو کاتەش بچم لە ناو پێشمەرگەکان بۆیان ڕوونکەمەوە کە ئەو دەنگانەی کە باز لەوە کرا دەنگی پێشمەرگە با حسێب نەکرێ بۆ ڕێزگرتن بوو لە شکۆی پێشمەرگە چونکە بەڕاستی ئەو دوو هێزە سیاسیە پێشمەرگە بەکارهێنن بۆ مەبەستی تایبەتی خۆیان خۆی گینازان پێشمەرگە زۆرێک لە پێشمەرگە گەر ئازادی بکەن دەنگ بە خەڵکێکەدا کە دڵسۆزی بێ مناڵم دەنگ بە منەدا دەنگ بە خەڵکێکەدا کە دڵسۆزی بێ بۆیە هەر کاتی خۆشی
حەزمە کرد بچم لەو خۆپشاندانیان بۆیان ڕوونکەمەوە کە بەڕێزان دڵنیا بن لەوانەی کە ئێوەیان هێناوەتە سەرجادە لەوانە دڵسۆسترم بۆ ئێوە بە دڵنیایەوە ئێسەی ژەڵێم چکە من پێشمەرگەی کوردستان بەتایبەتی ئەوانەی لە جەبهەکانە بوون ئەوانەی ڕوبەڕووی شەڕی ئەوانەی ئەمنیەتی وڵاتە پارێزن تاجی سەرسەری ئێمەن چاوی ئێمەن برای گەورەی ئێمەن من هەمیشە ئەوە متووە ئەڵێم پێشمەرگە من تۆم تۆش منی یعنی کاتێک تۆ لە جەبهە دیفاع لە سنووری هەرێمی کوردستان و شکۆی خەڵک و شەرەف و کەرامەتی خەڵکەکەی دڵنیا بە ئەوەی منیش کەمتر نییە لەوەی تۆکە لە ناو پەرلەمانە دیفاع لە شکۆی تۆکەم بۆیە من پێشمەرگە بە بەشێک لە خۆمەزانم و ئەوەی ئەیکەم منت نییە بەسەر پێشمەرگەوە چکە ئیشی من ئەوەیە ئەرکی من ئەوەیە من پێشمەرگە دەنگی پێداوم ئەبێ ئەوەی بۆ بکەم بۆیە یەکێک لەو قەزیانەی کە هەیەەوە شایەتم هەیە زیاد لە شایەتێکم هەیە ئەتوانی بەرنمەیان لەگەڵا بکەیت و لێیان بپرسی لە 2015 لە ماڵی ئارامی شێم حەمەجێگری سەرکی پەرلەمان ڕوبەڕوو بە کاگوشیار زێباری وتم کاگوشیار ئەو نەسەی کە داتان ناوە بۆ پێشمەرگە بوجەی پێشمەرگەی پێ جێبەجێ ناکرێت شاهدێک ئەتوانێت شاهدیم بۆ بدا و ئەتوانی لە بەرنمەیەکە لێ پرسی برای بەڕێزم کاگوشیار عەبدوڵایە کاک هۆشیار زێباری وتی مامۆستا ئێوە ئەو نەسە تێپەڕێنن خەمتان نەبێ من ئەو کاتەوە زیری دارایی بوو بۆیە من هەر لە 2015ەوە ئەو نەسە کە دانرا بۆ پێشمەرگە ئەمزانی جێبەجێ ناکرێت بۆیە ئێستا پێشمەرگە 11,000 شەهید و برینداری داوە نیوەی بریندارەکانی ناتوانن عیلاج بکرێن ئەمە زوڵمە ئەم پێشمەرگانە بە نوێنەرایەتی خەڵکی عێراق دیفاعیان لە سنوورێک کردووە کە دوجار دیفاعیان لە عێراق کردووە هەرێمی کوردستان هەمومانەوەمانوتووە کە بەشێکە لە عێراقی فیدراڵی ئەبێ هەموو جیهان فەخر بکا بە پێشمەرگەوە چونکە پێشمەرگە بە ناوی هەموو جیهان و دژی داعش جەنگاوە بۆیە زۆر هەوڵی ئەوەم داوە تا ئێستا کە سەرکەوتوو بین لەوەی کە بتوانین پێشمەرگە وەکو ڕەقەم موچیان بۆ دابین ڕقمدانراوە لە ناو پرۆژیاسی بوو تا ئێستا بە نەسێکی مەتاتی دانراوە ئەم نەسە مەتاتیە دەڵێت چی ئەڵێ بەشێک لە بودجەی هێزە پیادەکانی عێراق بە پێی نیسبەی سوکانی تەرخانەکرێ بۆ پێشمەرگە کەسێکەیە لە ناو وەزارەتی دیفاع منەی ناسم لیوا عەبدوزاهرە مەسئولی موازنەی وەزارەتی دیفاع لقایەکم هەبوو لەگەڵ یاوتم بودجەی هێزە پیادەکانتان چەنەوتی ئوستاز بودجەمان نییە بە ناوی هێزی پیادەوە کەواتە ئەم نەسە مەتاتیە و ناتوانێت پشتی پێشمەرگە بۆیە بێت جلی ئیشی ئێمەکەەوە من 4 ساڵی پێشویش زۆر داکۆکی مەکرد بەس چی بکەم فراکسیۆنەکەی من لە خولی پێشواز 3 کەس بۆ لەم خولەیشا 2 کەسە ئێمە بە تەنها ناتوانینەوە ئەبێ هێزە سیاسەکان ئەوانەی خۆیان بە خاوەنی پێشمەرگەزدان کە لە ڕاستیە هەمومان خاوەنی پێشمەرگەین و پێشمەرگە خاوەنی هەمومان داکۆکی بکەین لەسەر ئەو بابەتە و حقایقی تاریخیم هەیە کە چەند دەوای ئەوە کراوە پێشمەرگە تا 90,000 بۆ دابین کراوە بەڵام یەکێک لە هێزە سیاسەکان چارەسەری ئەوە بکەین مەسەلەن بۆ بە مقابل حەشتی شعبی 122,000 کەس کە هێزێکی تازەیە 122,000 کەس عنسوری هینی هەیە هیچ وەسیقەیەکی نییە هیچ بەیاننامەیەکی نییە هیچ سەرژمێریەکی نییە هیچ ئیحسای و داتایەک و بەیاناتێکی نییە ئێمە یا وەفدی ئێمە بکاتە خاڵ کە بڵێ ئێوە هەچکایە ئیحسایاتی دقیقی حەشتی شعبیتان هێنا ئێمەش ئیحسایاتی دقیقی پێشمەرگەتان بۆ دێنی بۆیە کەمتر لە 100,000 پێشمەرگە یا 120,000 پێشمەرگە قبول مەکەین ئەگەر ئەمەمان کرد مادەم ڕقمەکانمان نزیکە کەواتە بێ تەخمینەکەیشی وەکو یەکوا بێ کە تەخمینەکەی وەکو یەکوایە 2 تریلیۆن و 26 ملیاریان بۆ حەشتی شعبی تەرخان کردووە لە کوێش تەرخانیان کردووە لە موازنەی سیاتی ئێمەش دەبێ پشکی پێشمەرگە هەوڵ بدەین لە موازنەی سیادی تەرخان بکرێ و بە ڕەقەم تەرخانیکەین و ئەگەر ئەوە نەکرێ کورد هەڵوێز وەرگێ لەو بەشداریە بۆیە قەزیەکان تا ئێستا نەتوانراوە پێشمەرگە وەکو یاسا لە ناو پەرلەمانی ئیتیحادیا بکرێتە مەنزومەیەک هەموو خەتاکە خەتای ئەو دوو هێزە سیاسیە بۆچی لەبەرەوەی تا ئێستا هەوڵێوەیان نەدراوە پێشمەرگە بکرێتە یاسایەک و بەشێک بێ لە مەنزومەی دیفاعی عێراق چونکە ئەگەر بکرایەتە یاسا ئەوەی من دەوام بۆ کردووە دەوای تەنها ڕاتبم بۆ پێشمەرگە نەکردووە دەوای تەسلیح تەجهیز تەدریب ڕاتب یعنی موچە پرچەکردنی تەجهیزاتی عسکەری سارە و شتومەک لەگەڵ تەدریبکردنی پێشمەرگە تا ئێستا هێزە نێودەوڵەتیەکان ئەگەر ئیشیان پێ بێت تەدریبی پێکەن ئەگەر ئیشیان پێ نەبێت تەدریبی پێ ناکەن بۆیە ئەبێ ئەم 4 ئەستۆیە کە جێشی عێراقی ئەمە کات
ئەمە لەسەر بودجەی سیادی ئەکرێ بە هەمان شێوە پێشمەرگەیش لەسەر بودجەی سیادی ئەمەی بۆ بکرێ. سپاس دەکەم کاتمەکەمەوە سەبارەت بە پشکی زووتیارانیش کە مەسەلەن بەشێکیان و بزانم شایسی دارایی 2014 شیان وەرنەگرتووە دەتوان چیان بۆ بکەنی چاوڵێکێ لەسەرم بۆ جوتیاران هەموو وەسایقەکانم کۆ کردوتەوە داوام کردووە بە کتابێکی ڕسمی لە وەزارەتی تیجارە ئەو کتابانەی کە دەرتان کردووە بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران هەموو کتابەکانم لە بەردەسایە برای بەڕێزم کاک حەمەدەمین لە پشتی پارتی دیموکراتی کوردستانە ئەو ئەچێتە لیژنەی زەراعەوە چکە ئەو هەموو ئیشەکان بە یەک کەس ناکرێ منیش تەنها تاقە و توانام مەحدودە بۆیە پێم وتم من هەماهەنگ تەبم هەموو وەسایقەکانم لایە ئەتوانین سکاڵات تۆمارکەین و وەسیقەی قانونیم لایە کە حکوومەت دوتوێتی گەنمتان لێکردن بەم سیارە باسی ئەوەی نەکردووە ڕێژەکەی چەنە لێشی وەرگرتوون پارەکەی بۆ تەخمینکردن بەزیێسە پەشیمان بۆ تۆ لەوەی ئەویان بداتێ بۆیە ئێمە وەسیقەی گرنگم لە بەردەسایە باشە بەزتوان چی پێستا دادگەشتوان سکاڵات تۆمار بکەن ئەمانە ئەتوانن سکاڵات تۆمارکەن بەزەبێ دیسان پەرلەمانتاران هێزە سیاسیەکانی ناو پەرلەمان وەزیری دارایی چونکە ئەو تەخسیساتەکە حکوومەتی هەرێم کابێ مشوری جوتیاران بخوا وەزارەتی زەراعی ئێرە وەزارەتی تیجارەی ئێرە ئەبێ ئەمانە هەموو بەیەکۆ گروپێک دروستکەین من ئامادەم هەموو وەسایقەکانە خەمە بەردەستیان و ڕێو شوێنی ئەو خاڵانە خەینە بەردەستیان کە هەم لە ڕووی قانونیوە هەم لە ڕووی عرفیەوە هەم لە ڕووی قانونی موازنەوە یعنی ئەسبەقێتمان هەیە لە قانونی موازنە کە بێ تەرخانکراوی پارەی 14 و 15 و 16 تەرخان بکرێ بۆ جوتیان و تەرخان کراوە بەڵام کێشەیەگەی موازنە کە ساڵی کۆتایی بەسەرادێ ئەو تەخسیساتە ئەشۆرێتەوە ئێستا ئەبێت دیسان ئەم تەخسیساتە باز بکرێتەوە و شایستە دارایەکان جوتیانە کاتمان زۆر کەمەوە سەبارەت بەوەی کە ڕەنگە ئێوە کوێنێرانی کورد خۆتان ماندووکەن لە بەغدا بەس دوجار حکوومەت هێرێن پێ و پابند دەبێت چکاندێک ساڵ بۆ ئێوە ڕێژەی لە 170 چەسپاندە بەڵام حکوومەت هێرێن پێ و پابند نەبووە بەغداش جێبەجێ نەکردو من ئەمەوێ کاک حەکیم من ئەمەوێ ڕووسور بم لە بەرامبەر خوای گەورە و پاشان خەڵکی کوردستان کە دەنگیان داومەتێ یا متمانەیان پێمە چکە هەندێکەیە دەنگی داومەتێ هەندێکەیە متمانەی پێمە دەنگی نەداوە متمانەی پێمان هەیە ئەمەوێ ڕووسور بم ئەمەوێ ئەوەی لەسەرمە بیکەم ئەنجا ئەگەر بەدەستمەوە هات ئەوە شکری خوای لەسەرەکەم ئەگەر بەدەستمەوە نەهات ئەو وەختە ئەڵێن خوا سەبەب کارەکەی باشە بەس ئەگەر حکوومەت هێرێ مەسەلەن 114 بۆ دانرێ ئێوە پێتان ناکرێت لە 117 بەس لە 114 دەتوانرێت قەیرانی دارایی و مەسەلەی موچە چارەسەر من قەناعەتم وایە ئەو ڕێژەی دانراوە چکە ساڵی پارێمە لەگەڵ سندوقی نەقدی دەولی دانیشتین وتیان ئێمە ڕێی حکوومەتی هەرێممان پێیە کە ئەگەر 10 تریلیۆنی بۆ دابینکەین بەشیەکە و قەناعەتم وایە 10 تریلیۆن بۆ حکوومەتی هەرێم دانرێ ئێستا بە پێی حسابی من کردومە زیاتر لە 10 تریلیۆن ئەو 10 تریلیۆنە بەشی حکوومەتی هەرێمەکە تەنها یەک ئیشکالات ماوە ئیشکالاتی شەریکاتی نەوتیە شەریکاتی نەوتی 12 تریلیۆنی بۆ دانراوە بۆ جەولاتی تەراخیز لەناو ئەو 12 تریلیۆنە ئەوەی من بەدیم کردوێ 136 ملیاری دانراوە بۆ شەریکاتی نەوت بۆ حەقدەستی کۆمپانیەکان دیسان وەزارەتی نەوت کە تا ئێستا خۆی بە دوورەگرێت لەبەرەوەی ئەو قەزیەیە ئەبێ خەڵکی هەرێمی کوردستان زۆر چاک بزان هەرێمی کوردستان کە نەوت ڕادەستناکە لەبەر ئەوە نییە زیاتریان دەسەکەوێت لەبەر ئەوەیە کە نەوت خۆیان بیفرۆشن شیرینی و گەندەڵی و عقود و ناشەفافیەتی خۆیان بپارێزن بۆی کەشف نەبن ئەو نەوتە چی لێکرێ لەبەر بەرژەوەندی خەڵک نییە بە دڵنیاییوەیە بۆیە ئەبێ فشاری خەڵکی کوردستان و فشاری هێزە سیاسەکان بۆەوە بێ حکوومەتی هەرێم شەفافانە مامەڵە لەگەڵ ئەو قەزیا بکە بۆی چیتر خەڵک تووشی و قەیرانە دو پرسیان بەسەر نەوتی کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەر و نەوتی کەرکووک وەستاوە لە ڕێی بۆری هەرێمی کوردستان و هیچ ڕێکەوتنێک کراوە کە دووبارە لەو ڕێوە ناردە بکرێتەوە ئەوەی من بیسپێتم ڕێکەوتنێک کراوە لەمە دوان نەوتی کەرکووک لە ڕێگەی کۆمپانیا جیهان و ئەڕوا و سۆمۆ سەرپەرشتیەکە ئەڕاتە کۆمپانیا جویان و ئەفرۆشە و پارەکەی گەڕێتەوە بە حسابی عراقی حکوومەت هێرێمی چی دەست دەکەوێت حکوومەت هێرێم لەبەرەوەی لە قەرزاریە بۆریەکەی فرۆشتۆ بە شەریکەی ڕۆزنەفت ئەوە هەموو کرێی بۆریەکان ڕۆزنەفت وەریەگرێ ئللا با بڵێن ترانزیتی هەندێک نەوت بۆ حکوومەتی هەرێم سەرفکەن هەندێک لەو پارێ ئەگینا بە شێوەیەکی گشتی پارەی بۆری نەوتەکە فرۆشاوە بە کاتی خۆی حکوومەت ملیار و نیوێکی وەرگرتووە بۆ ئەو تاویزاتەی داناغاز کە 2 تریلیۆن و 180 ملیار بوو لەبەرەوەی داناگاز دەوای ئەکرد
و من ئەمەی کە ئێڵێم تەحلیل نییە معلوماتە و برادێک لە ئەمریکاوە بۆی باس کردم کە یەکێکە لە کەسە نزیکان لەو مەلەفە وتی ئەو داناغاز قەزیەکەی لێ گەورەکردن چونکە ئەو پارەیان نەدایەتێ فایدەشێکی سەر $1.5 ملیارێکیان وەرگرت لە شەریکەی داناگاز $1 ملیارێکیان تەسلیمی داناگاز کردووە و لە ماوەی داهاتوە دیسان و محکمەیە دەست پێ کاتەوە چکە بڕی پارەکەی دیکەیان ناوەتێ ناچار بە بڕەکەی تری بۆریەکان فرۆشت بە شەریکەی ڕۆزنەفت ئێستا پارەی ئەو بۆریە ڕۆزنەفت وەریە بەڵێ گشتێکت کۆتایی سوپاسانەکەم خوازیارم توانی بێتم زانیارەکان بەوەدی بگەینمە شوێنی زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید دەنگامی لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراق سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ